الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، برزان خوشوستان لا فرمودي سيوهشت لا كتابي 40 نووية بردوامين لا شيكرنوي أم همو فرموده قورة وقرنق وعظيمانا كإمام نووي لك نامي الكيك لكتابك كوي كرتوا بناوي مشهورة بناوي 40 النووية كأم فرمودي أمرو أويش فرمودي كي صحيحة فرمودي كإمام بخاري روايتي كردوا لا صحيحة كي خوي لروي صحته ثبوته جيجير بون أم فرمودية هيش قصي لسرنية اتفاق الزاناني لسرك فرموديكي صحيحة. وأم فرموديش هاو شوي فرمودي سيو حفت لبرنامج بيشتر فرموديكي قدسية كفرمودي بلين خواي قورية وكوغوت مان فرمودي قدسي بيغمبري خوا درود خواي لسربي دجيرتا ولا خواي قورة كايما بيشتر باسي هندك لو جوازيانه مان كرت لنوان فرمودي قدسي وفرمودي نبوي. وأم فرمودية أبو هريرة دجيرتا وطبعا بيشتر إما باس مان كرت ترجمة وميجوي أبو هريرة بلين چندين حديثي تر هلا 40 نووية إمامي أبو هريرة رواية دكالة بيغمبري خوا درود خواي لسربي برزان. أم فرمودية وكو إمام نووي كاد جيرتا ودفرميت يعني باسا كاد فرميت عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله تعالى قال من عادى لي وليا فقد آذنته بالحرب وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه ولا يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه فإذا أحببته كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها ولئن سألني لأعطينه ولئن استعاذني لأعيذنه. صدق رسول الله، رواه الإمام البخاري. برزان حقيقة أم فرمودية يكك لو فرمودانيك بيجيك زور قوري هي للايان زانيان بل كتنانت للايان عارفان للايان خواناسان. أم فرمودية بناوبانجا بفرمودي حديث الأولياء فرمودي وليكان أولياء خواي قورا بوي شيخ الإسلام ابن تيمية رحمة خواي لبي لوصف أم فرمودية دا فرميت شي دا فرميت وهو أشرف حديث روي في صفة الأولياء دا فرميت أم فرمودية قرنكترينو ببيسترينو بسوترين وقورترين فرمودية لفرمودكاني كباس لصفتي يعني صفاتي أولياء خواي قورمان بودكا. وهروها إمام الطوفي كابن حجر عسقلاني لي نقلك دفرميت شي كوصف أم حديث دكا دفرميت هذا الحديث أصل في السلوك إلى الله والوصول إلى معرفته ومحبته وطريقه. دفرميت أم فرموديا يكك لبنشينكاني بلين أو ريقاني كإنساني دبت بولاي خواي قورا أصلك بنمايك لبنمايكاني أو ريقايي كإنساني دبت برو خواي قورا وبرو پروردگار. أو جا فرموي والوصول إلى معرفته كإنسان ولا إنسانك
کە بگەت بە ناسینی حەقیقی، یعنی کە حەقیقەتی خوای گەورە بناسی لە ڕێی ئەم فەرمودەیە و خۆشەویستی خوای گەورە بەدەست بهینی. ئەگەر یەکێک بێوێ خۆشەویستی خوای گەورە بەدەست بهینی، دەبی بێت ئەم فەرمودەیە جێبەجێ بکە لە ژیانی خۆیدا، و ئەم فەرمودەیە ئینسان دەبەت بۆ ڕێی خوا، دەبەت بۆ دینی خوا، نزیک دەبیتەوە لە بوو بڵێن خوای گەورە و لە بوو منهەج و دینی خوای گەورە. بۆیە فەرمووی إذ المفترضات الباطنة وهي الإيمان والظاهرة وهي الإسلام والمركب منهما وهو الإحسان فيهما. ده فرميت لبر أو شتاني كخواي جورا فرضي كردوا لسر إنسان كشتي باطني وشتي بلين دروني ونفسي وروحين، أو بريتية لإيمان لبروابون لبيرو بروا، والظاهرة أوانيك روكشين أوانيك ديارن أوانيك فرض كردي أخواي جورا فرض كردوا لسر إنسان أويش إسلام أركان إسلام كواتا قوتمان إيمان أركان إيمان وكو بيشتريج لفرمودكان تربى دورو دريج قسم على سركت أو جاء أركان إسلام شهادة نويجو روجيو زكاة حج والمركب منهما كشتكي ترهي بظاهر وباطن دقرتوا ظاهر وباطن أوش مقامي إحسانا فلو بيجي إحسانا كبيوندي باطن وظاهرة، وهي كما تضمنه حديث جبريل عليه السلام. دفرميت أم شتاني كباسي كرت لحديثكي جبريل كدوام حديث بوك لحديث كان 40 نووية لبيشو ترق سما لسر كرت. والإحسان يتضمن مقامات السالكين، مقامي وبلو بيجي إحسانيش كلا فرمودي جبريل اجدهاتوا. دفرميت بلو بيجي عارفين أوانيك ري خوايان قرتوا أوانيك برو خواي قورة دارون لزهد من الزهد والإخلاص والمراقبة وغيرها، لزهد لا دور كوتنا ولا الدنيا وخوشي وملذات الدنيا، ولا إخلاص دلسوزي بل باكي، ولا مراقبة يعني هسكردن با چاوديري خواي قورة ببردوامي. أما ولا إنسانك كأم كسا ببيت كسكي أهل دين أهل إخوة ببيت بولي إخوة كوك لم فرموديا هاتوا. بوي برزان فرمودكا لسرتاوى بوي دس بيكرت كمان وكو قلت معنا أما قسي خوايا أما فرمودي قدسية بوي دس بيكرت خواي قورة فرموي من عادى لي وليا فقد آذنته بالحرب. فرموي هر كسك اگر دجايتي وليك لأولياء من بكا من إعلاني حرب مكردوا لقل أمكسا من حرب لقل أو كسدكم أويك دجايتي بابلين روبروي وليك لوليا كان من ببيتوا من بجيري دكم من هاوكاري دكم من دفاعي لي دكم برقري لي دكم من دي باريزم من روبروي همو دجمناني أوليائي خوم دبموا. ويبرزان أم فرمودية باسي وكو زانيانيش فرموان كباسي أوليائي خوامان بودكا. أوليائي خوا چين أوليائي خوا چين چه أو كسيكا ولي خوايا لبرأوا چونك أوليائي خوا وكو خواي قورا لم فرمودية دا فرميت من پشتی دەگرم من پشتگیری دەکەم من بەرگری لێ دەکەم ڕوبەڕووی هەموو ئەوانە دەبمەوە کە دژایەتی ئەولیای من ببنەوە. و خوای گەورە لە ئاەتێک لە ئاەتەکانی قورئان لە سوورەتی یونس لە ئاەتی 62 دەفەرمێت ئەلا ئین ئەولیاء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. ئەولیای خوا هیچ ترسیان لەسەر نییە و ئەوان عاجز نابن دڵتەنگ نابن، ئەوان دائما بە دڵێکی ئارام دەژین بەختەوەرن لە دنیا و لە قیامەتیش لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە حەشریان دەکرێ و لەوێش معەزەزن مکەڕەمن
قدر خواي گەورە قدریان لێدەنێ لە دنیا ولا قیامەت. بۆیە بەڕێزان زۆر خەتەرە، زۆر ترسناکە کە کەسێک دژایەتی کەسێک بکە کە ئەم کەسە ئەهلی خوابی، کە ئەم کەسە ئیمانداری و دیندارێکی حەقیقی و ڕاستەقی نەبی. زۆر بترسێ کە تو دەچی دژایەتی کەسێک دەکەی، قسەیەک بە کەسێک دەڵێ، ئەزیەتی کەسێک دەدەی، ئەگەر تو بزانی ئەم کەسە نیزیکە لە خوا، پێگە و پلەیەکی هێران خوای گەورە، زۆر لەوە بترسە کە تووشی عەزابی خوای گەورە ببی، زۆر لەوە بترسە کە خوای گەورە ئیعلانی حرب لەگەلت بکە، لەبەر ئەوەی چونکە تو دڵی وەلیەک لە وەلیەکانی خوای گەورەت ئێشان، ئەزیەتی وەلیەک لە وەلیەکانی خوای گەورەت دا، چ بە قسە، چ بە کردەوە، چ بە هەست پێکردن، بە هەست بڵێن بریندارکردنی هەستی ئەم کەسە و هەتا دوایی. بۆیە بەڕێزان لە ڕووداوە کە ئیمامی موسلم بۆمان دەجێرتەوە، تەسەور کە بەڕێزان ئەبوو بەکر سەدیق، ئەبوو بەکر کە نزیکترین هاوڵ لە هاوڵەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بی چێیە؟ ئەبوو بەکرە. باشە و خەلیفەی یەکەمی دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبوو بەکرە. ئەوجا ئەبوو بەکر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێک لە ڕۆژان کە بەرامبەر سەلمانی فارسی و سوهەیبی ڕوومی و بیلالی حەبەشی، کاتی کە ئەم سێ هاوڵە بەڕێزە سەلمانی فارسی و سوهەیبی ڕوومی بیلالی حەبەشی کاتی کە قسەیەک بە ئەبوو سوفیان دەڵێن، ئەبوو سوفیان ئەو کاتەی هیچ مسلمان نەبووە، کە قسەیەک بە ئەبوو سوفیان دەڵێن، ئەم سێ سەحابە بەڕێزە دەفەرمون والله ما أخذت سيوف الله في عنق عدو الله ما أخذها. ئەم سێ هاوڵە بەڕێزە ئەم قسەیە بە ئەبوو سوفیان دەڵێن، دەفەرمون واللهی شمشێرەکانی خوای گەورە لە گەردەنی دژمنانی خوای گەورە هەتا ئێستا حەقی خۆیان نەکردووە، یعنی وەکو بڵێ ئەوان دەیانەوێت بڵێن هەتا ئێستا ئێمە حەقمان لە ئێوە نەکردەوە، یان بە تەواوەتی ئێمە دیفاعمان لە ئیسلام نەکردووە، یان دژی ئێوە ڕانەوەستاوین. ئەی بڵێن ئەبوو سوفیان کە ئەو کاتەوە وەکو گوتمان هیچ مسلمان نەبوو. کە ئەم قسەی پێگوت ئەبوو سوفیان یەکێکە لە گەورە بڵێن سەنادیدی قوڕەیش لەو سەردەمە، کە یەکێکە لە گەورەکان و سەرکردەکانی بڵێن جەیشی کافران لەو سەردەمە پێشەوەی کە مسلمان بی، کاتی کە ئەم سێ سەحابیە ئەم قسەیە بە ئەبوو سوفیان دەڵێن، ئەبوو بەکر پێی نەخۆشە بی، ئەبوو بەکر ڕخنەی لەو سێ کەسە دەگری. ڕخنە لە چێ دەگری؟ لە سەلمانی فارسی، لە سوهەیبی ڕوومی، لە بیلالی حەبەشی کە ئەم قسەیە دەڵێن بەرامبەر ئەبوو سوفیان. أبو بكر دفرميت شي دفرميت أتقولون هذا لشيخ قريش وسيدهم، يعني وكو بلين رخنا لوان دقري بيدالي إيوا أم قسيا بقورو سركردو شيخي قريشيا كانوا سيدا كان دالين، يعني وكو بلين بينا خوشة أم قسيا إنكارك أم قسيا أوجا كديت خزمت بيغمبر صلى الله عليه وسلم، وكبيغمبر صلى الله عليه وسلم بورو داوة دەزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم عیتابی ئەبوو بەکر دەکە، دەزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرزەنشتی نزیکترین هاوڵ کە ئەبوو بەکرە، کە زۆر خۆشەویست بۆ لایەن پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام چی دەکە؟ ڕخنەی لێ دەگری، عیتابی دەکە، سەرزەنشتی دەکە. دەفەرمیت پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئیمامی مسلم بۆمان دەجێرتەوە، دەفەرمیت یا ئەبا بەکر، یا ئەبا بەکر لعلك أغضبتهم، لئن كنت أغضبتهم لقد أغضبت ربك. الله أكبر، سبحان الله. دفرميت أي أبو بكر دكريت بوق سيا أوانت ركرد بي أمسي هاول بريزا، أوانت ركرد بي أو قسيك أوان فرموان قسكيان تواوى قسكيان لجي خويدا فرموان دەکرێ دەترسم ئەتوو ئەوانە تۆڕە کردبی، واللهی ئەگەر ئەوانە تۆڕە کردبی خوات لە خۆت تۆڕە کردووە، خواش لە تو تۆڕە دەبی ئەگەر بێت و ئەتوو ئەوانە تۆڕە کردبی. لەبەر چی؟ لەبەر ئەوە چونکە ئەمانە ئەولیا ئیخوان، ئەمانە سەحابی پێغەمبەرن درودی خوای لەسەر بی، ئەمانە ئەهلی خوان،
ئەمانە مەقام و پلە و پێگەیەکی گەورەیان هەیە لەلایەن خوای گەورە. چۆن دەکرێت لەسەر کافرێک باغ یەکێک بی لە گەورە کافران و یەکێک لە سەرکردەکانیشی بی، چۆن دەکرێت لەسەر قسەی ئەوان بەو سەرکردەیە ئەتوو بێ ڕخنەیان لێ بگری، بێ خۆت لێیان تووڕەکەی یان بێ عیتابیان بکەی. ئەگە بێت و ئەوان تووڕە ببن بە قسەکەی تۆ، چاک بزانە خوا لە تو تووڕەیە، لەبەرچی لەبەرەوە ئەوانە ئەولیای خوای گەورن. بۆیە بەڕێزان ئەگە بینە سەر ئەولیا الله، هەرێ ئەولیا الله چێن؟ هەرێ بابزانین ئەولیا الله، وەلی الله، وەلی خوا چێە؟ چونکە بەڕاستی زۆر تێگەشتنی هەڵە لەو بارەوە دەکرێتن و دەبیستین و یعنی خەلکانێک وەصف دەکرێن بە ئەولیای خوا کە لەوانەیە لە حەقیقەتدا نەک ئەولیای خوا بن بەلکو ئەعدای خوا بن، یان بەلکو ئەگەر ئەعدای خواش نەبن بەلکو زۆر دوورن لە منهەجی خوا، زۆر دوورن لەسەر نەهج و ڕێبازی پێغەمبەر درودی خوای لەسەر بی. ئەوانە بەڕاستی ئەولیای خوانین. بابزانین ئەولیای خوا چێن؟ خوای گەورە کە لەم ئاەتەی کە خوێندمانەوە دەفەرمێت ئەلا ئینە ئەولیا الله لا خوف عليهم ولا هم يحزنون، دەفەرمێت چی؟ الذين آمنوا وكانوا يتقون. کەواتە بزانە بەڕێزان یەکەم صفەت لە صفاتی ئەولیا الله وەلی خوا ئیمان و بیر و بڕوایەکی تەواو و ڕاست و درست و حەقیقی، ئەوجا تەقوا، زوهد، ترسی خوا. ئەمەیە ئەو کەسە ئەولیای خوایە بەڕێزان، ئەو کەسە وەلی خوایە کە جێڕایەلی فەرمانەکانی خوا و پێغەمبەر بی درودی خوای لەسەر بی، پابند بی بە فەرمانەکانی خوا و پێغەمبەر درودی خوای لەسەر بی، ئیمانێکی ڕاست و دروست لە ناو ناخیدا هەبی بەرامبەر بە بڵێن پیرۆزیەکان و بەرامبەر بە ئەرکانی ئیمان و بەرامبەر بە ئەرکانی ئیسلام و ئەوجا کەسێک بی بەناوبانگ بی بەوەی کە پابەندە بە فەرزەکان، بە سنەتەکان، بە مستحەبات، بە مەندوبات، ئەوجا کەسەکە بەناوبانگە، مەشهورە بەناوبانگە بەوەی کە کەسەکە دووری حرامە، دووری بەلکو تەنانەت ئەو شتانەی کە مەکروهەش. ئەمە کەی وەلیە خوایە کەسێک ئەگەر غەرق ببی لە گونەح و تاوان؟ ئەمە کەی وەلیە خوایە کە هیچ ڕەچاوی حەلال و حەرام نەکە؟ ئەمە کەی وەلیە خوایە کە فەرزەکانی خوای گەورە وەکو خۆی جێبەجێ نەکە، بەلکو هەر دووری سنەتەکانی پێغەمبەرە درودی خوای لەسەر بی، ئەو شتەی کە سنەتە کە مستحەبە. ئەمە کەی وەلیە خوایە؟ بۆیە بەداخەوە جاروە هەیە وەصفی کۆمەڵە کەسانێک دەکرێت کە ئەمانە شەیخن، ئەمانە قەلەم لەسەریان لاچووە، تەنانەت هێوە هەیە نوێژ ناکە، دەڵێ شێخە و وەلیە خوایە و موریدی هەیە و کەچی نوێژیش ناکە، کە لێی دەپرسی دەڵێ ئاخرەوە گەشتوتە یەقین. خوای گەورە دەفەرمێت واعبد ربك حتى يأتيك اليقين. وەک ئەوەی بڵێن پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی نەگەیشت بوو یەقین، چونکە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی هەتا وەفاتیشی کرد بەو نەخۆشیە قورسەی کە تووشی بوو پێش وەفاتی، هەموو نوێژەکانی لە کاتی خۆی ئەنجامەدا، بەلکو بە جەماعەتیش ئەنجام دەدا. تەنیا پێش وەفاتی بە چەند ڕۆژێک نەیتوانی پێش نوێژ بکە بوو مسلمانە کە ئەبوو بەکری پێش دێخست، بەڵام هەتا وەفاتی کەش نوێژی دەکرد. کەواتە ئەمە چۆن ئیدعای ئەوە دەکە کە وەلی خوایە لە کاتێک کە گەورەترین ڕوکن لە ئیسلام، گەورەترین فەرز لە ئیسلام کە نوێژ ناکە. یەقین هەموو وەکو هەموو زانایان وەکو هەموو ئاهلی تەفسیرێکە بەوەی کە مردن، یەقین مردنە، و لەبەرەوەش ناویان لێنەوە یەقین، لەبەرەوە ئەوەی کە ملحد و بێدین و کافر و مشرک و مسلمان و هەمویان ئیمانیان پێەیە، کەس بڕوای بەوەی نییە کە خالد مخەلد دەژی، هەموو کەس یەقینی هەیە کە ڕوژێک دادێ دەمری. بۆیە خوای گەورە لێناوە يقين واعبد ربك حتى يأتيك اليقين، يعني واعبد ربك حتى يأتيك الموت، حتى دمري دبي بنداتي خواهي قورة بكي. ويبرزان
ئیمانێکی حەقیقی و ڕاستەقینە تەقوای خوای گەورە و ترسی خوای گەورە دەبی لە ناو دڵی ئەو کەسەدابی، دەبی کەسێک بی پابەند بی بە دینی خوا بە فەرمانەکان، بەڵکو دەبی تەنانەت وەکو باسم کرد ئەو شتەی کە حتا ئەگەر مباحیش بی بەڵام لائقی ئەو کەسە نییە، دەبی ئەو کەسە دوور بی حتا لەو شتانەی کە مباحە کە دروستە حەلالە بیکەی نەیکەی وەکو یەکە، بەڵام شتەکە کەسایەتی ئەم کەسە لە کەدارەکە کە پێدەگوترێ خەوارم المروءە، پێدەگوترێ ئەو شتانەی کە کەسایەتی کەسەکە لە کەدارەکە، دەبی دووربی لەو شتانەش حتا ئەگەر مباحیش بی، چجە لەوەی کە مەکروبی، چجە لەوەی کە حەرام بی، دەبی زۆر خۆی کەسێک بی خۆی پاراستە بی لە گونەح و لە تاوان، کەواتە ئەوانی تر هەمویان ئەوانە وەلی خوانین وی صفاتی خۆی هەیە. یەکەم صفەت وەکو خوای گەورە دەفەرمێت الذین آمنوا وكانوا يتقون، ئەو جایەک لە صفاتی تر وەکو باسمان کرد پابەندبوون بە فەرمانی خوا و پێغەمبەر، جێڕایەلی فەرمانی خوا و پێغەمبەر، جێبەجێکردنی فەرزەکان و سنەتەکان، دوورکەوتنەوە لە گونەح و تاوان و حەرام و مەکروهات و قەدەغەکراوەکان. ئەو جایەک لە صفاتی تری ئەولیای خوا بەڕێزان خۆشەویستی لە پێناو خوا، خۆشەویستی الحب في الله والبغض في الله، یعنی ئەو شتانەی کە تو خۆشت دەوێت لە پێناو خوای گەورە، ئەو شتانەی کە تووڕکت لێ لە پێناو خوای گەورە. زانە بەڕێزان لە فەرمودەیە کە ئەبوو داوود ڕیوایەتەکە بە سەنەدێکی صحیح کە شێخ ئەلبانیش بە صحیحی دانەوە، فەرمودەی ئەبوو هورەیرەیە کە دەجێرتەوە لە پێغەمبەر درود خوای لەسەر بی، دەفەرمی چی؟ إن من عباد الله عبادا يغبطهم الأنبياء والشهداء. الله أكبر. لروج قيامت پیغمبر خوا درود خوای لەسەر بی دەفەرمێت والله خوای گەورە کومەڵە بەندەی هەیە، کومەڵە عیبادی هەیە، کومەڵە مسلمانی هەیە لە ڕوژی قیامەت جێ و پلە و پێگایان ئەوەندە بەرزە تەنانەت پێغەمبەران شەهیدان خوزگایان دەخوازن بە جێ و بە پلە و پێگە و مەقامی ئەوانە. پێغەمبەر شەهید ئەمانە چەند گەورن بەڕێزان. ئەو جاش پێغەمبەران شوهدا يغبطهم الأنبياء والشهداء. صحابەکان دەفەرمون من هم يا رسول الله، ئەوانە چێن ئەی پێغەمبەری خوا؟ لعلنا نحبهم. الله أكبر. صحابەکان وەکو بڵێ ئێمە لەوانەیە نەگەین بەو پلە و پێگەیە، بەڵام پێمان بڵێ ئەوانە چێنە، بەلکو ئێمە هیچ نەبی خۆشەویستی ئەوان بکەویتە ناو دڵمان، بەلکو لە ڕوژی قیامەت لەگەڵ ئەوان حەشرمان بکرێ. ئەو جا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی قوم تحابوا في الله، کۆمەڵە کەسانەکن لە پێناو خوای گەورە یەکتریان خۆش دەوێ. تحابوا في الله من غير أموال ولا أنساب. هیچ بەرژەوەندیەک کویان ناکەتەوە لەگەل یەکتر، نە نەسەب و نە ماڵی دنیا و سەروەت و سامانی دنیا، هیچ بەرژەوەندیەکی دنیا کویان ناکەتەوە، تەنیا لە پێناو خوای گەورە یەکتریان خۆش دەوێ. وجوههم نور على منابر من نور. دەفەرمێت دەم و چاویان ڕووناچی لێ دەباری لەو ڕۆژە، و لەسەر جێی بەرزن، لەسەر منبەر و لەسەر جێی بەرزن، هەمووی ئەوانە نورە، نوری لێ دەباری، ڕووناچیە. لا يخافون إذا خاف الناس ولا يحزنون إذا حزن الناس. والله ئەو ڕۆژە کە هەموو خەڵک دەترسی ئەوان لە جێیەکی لە ئێمناتیدان، ئەوان دڵیان ئارامە، ئەوان ناترسن لەو ڕۆژەی کە هەموو خەڵک دەترسی، ئەوان دڵیان ئارامە و بە سەعادەت و بە بەختەوەری دەژین لەو ڕۆژەی کە هەموو خەڵک دڵتەنگە و عاجزن، دڵیان پڕە لە خەم و خەفەت. ئەو جا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ئاەتەی خوێندەوە، دوای کە ئەم فەرمودەی فەرمووی ثم قرأ ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. ئەوانن وەلی خوان، ئەوانن ئەولیای خوان کە لە ڕۆژی قیامەت ناترسن لەو ڕۆژەی کە خەڵک دەترسی، و حزن و دڵتەنگی و خەم و خەفەت دڵیان ناگری وەکو ئەوەی کە خەڵکی تر هەموو بڵێن خەم و خەفەت دڵیانی پڕ کردووە. بۆیە بەڕێزان ویلایە حکر نییە لەسەر کەسێک، هەر کەسێک بێوێ دەتوانی ببی بە وەلی خوا. تو دەتەوێت ببی بە وەلی خوا،
دەتەوێت ئەو پلە و پێگە و مەقامەت هەبی لە ڕۆژی قیامەت، واللهی دەرگایەکان کراوە بەرامبەر هەموو ئیمانداران، بەرامبەر هەموو مسلمانان. هەر کەسێک دەتوانی ئەم پلە و پێگەی بەدەست بینی، بەڵام هۆکارەکانی بەدەست بینی. ئەم صیفاتانەی کە باسمان کرد لە خۆیدا بەرجەستە بکە، جێبەجێ بکە، پابند بی، عەبدی خوابی، بەس تەنیا بەندەی خوابی، بەندەی کەسێ تر مەبە. ئەمە دەبی بە وەلی خوا. و بەڕێزان هیچ نیشانەیەک نییە بڵێن وەلا وەلی خوا دەبی دەموچاوی ئەوهابی، دەبی نیوچەوانی ئەوهابی، دەبی لەسەر نیوچەوانی ئەوهابی مەسەلەن، دەبی شێوە و شکلی ئەوهابی. هیچ نیشانەیەک نییە. نیشانەکە لە ناو دڵیتی. ئەم کەسە پەیوەندیەکی بەهێزی دروست کردیە لە نێوان خۆی و لە نێوان خوا، ڕەبتەکی بەقوەتی هەیە لە نێوان خۆ و لە نێوان خوا، بوویتە خۆشەویستی خوا و بوویتە حەبیبی خوا. باشە ئەو جاوەلی خوا بەڕێزان بە وەرەسە ناهێت. وەکو بەداخەوە هەندێک لە کەسان دەڵێن ئەمە کوڕی فلان شەیخە، ئەمە کوڕی سەیدە، ئەمە کوڕی ئەمە ناخۆت لە ڕۆژی قیامەت. ئیذا نوفخ فی الصور فلا ئەنساب بەینەهم. واللهی کوڕی پێغەمبەریش بی، کوڕی پێغەمبەرە، کوڕی پێغەمبەر نوح عەلەیهی سەلام، بەڵام ئەهلی دووزەخە، ئەهلی دووزەخە. لەبەرەوە إنه عمل غير صالح، وەکو خوای گەورە دەفەرمێت. کەواتە بەوەی نییە ئەمە کوڕی شێخە و ئەمە کوڕی سۆفیە و ئەمە کوڕی دەروێشە و ئەمە کوڕی عالمە و کوڕی ئیمامە و کوڕی ئەمە خزمی فلانە، ئەمە ناخۆت لە ڕۆژی قیامەت. بۆیە بەڕێزان ویلایەت ئەم ویلایەتەیە، وەلی ئەم وەلیە ئەو کەسەیە کە دەبی دووربی لە حرامەکان، نابی وەلی ڕێ بەخۆی بدەکە گونەح و تاوان بکە. و چاکترین ئەولیای خوای گەورە بەڕێزان پێغەمبەرانن، پێغەمبەران و ڕوسول و ئەنبیاءن. ئەوجا دوای ئەوە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر، دوای ئەوە ثم الذين يلونهم ثم الذين يلونهم، وەکو لە فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە خير الناس قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم كنتم خير أمة أخرجت للناس. کەواتە گەورەترین و بڵێن ئەولیای خوا بەو تەسەلسولە. نابی وەکو کەسانێک اعتقادیان وایە کە هەندێک لە پێغەمبەر چاکترە لەلایەن ئەوان، کە ئەمە بەڕاستی کوفرە بەڕێزان. چۆن دەکرێت کە اعتقادی وابی کە فلان ئیمام لە پێغەمبەریش گەورەترە؟ پێغەمبەران ڕوسولی خوا ئەمانە پلەی یەکەمیان هەیە. ئەوجا هاوڵە بەڕێزەکان، ئەوجا شوێن کەوتووەکان، ئەوجا گەورە زانایان و ساڵحین و پیاوچاک و ئەوجا و بەپێی إن أكرمكم عند الله أتقاكم، بەپێی پلە و پێگەی ئەو کەسە. بۆیە بەڕێزان بەجلو بەرگ نییە کەسێک خۆی بینتە دەرێ، یان مەسەلەم ئەو کەسەی کە بە شپڕێ و دێتە دەرێ و بە سەر و شێوازەکی مخربەت و ئەسڵەن ئینسانی خوای پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الله جميل يحب الجمال. کەی وەلی خوا پیس و پوخەڵە؟ کەی وەلی خوا دەبی ئللا جلەکی دراوی لەبەربی، دەبی جلەکی کونی لەبەر بکە، دەبی سەر و شکل و شێوازی بێسەر و بەربی، دەبی تووزاوی بی. ئەمە کەی صیفاتی ئەولیا الله نەخێر؟ صیفات ئەو صیفاتانەن کە وەکو باسمان کرد. بۆیە بەڕێزان خوای گەورە کاتی کە باسی ئیماندارانەکە دەیکەت بە سێ بەش، دەیکەت بە سێ بەش. دەفەرمێ چی؟ ثم أورثنا الكتاب الذين اصطفيناهم من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله. أمانا برزان، أمانا صفاتي هي أولياء الله. ظالم لنفسه أو كسيك غرق ولا جناح تاوان وبابنا ومسلمان جبي. ومنهم مقتصد أو كسش يعني جناحش دكا خيرش دكا، عبادتش أنجام دا اشت حرامكش دكا. أما بلام ومنهم سابق بالخيرات، كواتها هموي بلو بيجو مقامات برزان. يان مثلا أصحاب اليمين مان هي أوانيك لروج قيامت كتابك بدست راس بيان ددري، أوانيك خوان نزيق دكنا وبا خواي جورا با أنجام داني فرائض وواجبات ودور كوتين ولا حرامكان. بلام لو أنا من برستر هي كوكو خواي جورا دفرميت والسابقون السابقون أولئك المقربون. سابقون وسابقوا إلى مغفرة من ربكم وسارعوا في الخيرات وفي ذلك فليتنافس المتنافسون. كدبي مسابقة
پشبرکێ بکرێتن بۆچی بۆ ئەوەی کە خێر و چاکە بەدەست بهینی، بۆ ئەوەی کە بە سونەتەکان بە دوورکەوتنەوە لە مەکروهات. بۆیە بەڕێزان ویلایە بە پێی عەقیدەی ئینسانی موسڵمان ثابتە، بەڵام کۆمەڵە بڵێن شروطی هەیە. بەڕێزان بە پێی عەقیدەی ئیسلامی ویلایە یعنی چاکتر نییە، بەرزتر نییە لە نبووە، کەواتە بە پێی عەقیدەی ئینسانی موسڵمان دەبێ اعتقادی وابی کە النبوة أشرف من الولاية، نەبەداخەوە وەکو هەندێک کەسانێک کە بەلایەنەوە وەلی گەورەترە لە پێغەمبەریش، نەخێر، وەکو باسمان کرد نبووە پێشترە، ئەشرەفترە لە چی؟ لە ویلایە. ئەوجا یەک لە مەرجەکانی تری ویلایە، یان یەک لە صفاتی تری ویلایە ئەوەیە کە معسووم نییە. بەڕێزان عەقیدەی ئینسانی موسڵمان، ئینسانی ئیماندار دەبێ اعتقادی وابی کە کەسەکە با وەلیە خواش بی، با ئەهلی خوابی، با زۆر نزیک بی لە بۆ خوای گەورە، بەڵام دەبێ اعتقادی وابی کە ئەم کەسەش هەر ئینسانە، معسووم نییە. غەیری پێغەمبەران وەلی معسووم نییە، با نزیکترین کەسیش بی بۆ خوا، بەڵام معرەزە بۆ ئەوەی کە گونەح بکە، و ئەگەر گونەحی کرد، ئەگەر غەڵەتێکی کرد، دەبی ئاگادار بکرێتەوە، دەبی ئامۆژگاری بکرێت، با وەلی خواش بی. ئەو جاش بەڕێزان یەک لە اعتقاداتی تری ئەهلی سونە بوو وەلی ئەوەیە کە وەلی غەیب نازانی. بەداخەوە کە هەندێک کەس پێیان وایە وەلی غەیب دەزانی، وەلی دەزانی چ ڕووی دەدا، کەی دەمری، چێ دەمری، چ ڕووی دەدە سبەینێ، غەیب نازانی. بەڕێزان وەلی وەکو گوتمان پێغەمبەران ئەگەر غەیب نازانن ئیلا ئەو شتانەی کە خوای گەورە بۆیانی ڕوون کردەوە، ئەدی چۆن دەبی یەکێک اعتقادی وابی کە وەلی غەیب دەزانی. باشە وەلی تەنیا جیاوازی وەلی خوا لەگەڵ خەڵکی تر ئەوەیە کە پیاوەکی ساڵحە، پیاوەکی موسڵحە، پیاوەکی خواترسە، خواناسە، ئەهلی خوایە و نزیکی خوایە، پلە و پێگەیەکی تایبەتی هەیە بۆ خوای گەورە. بۆیە بەڕێزان ئەگەر بینەوە سەر فەرمودەکەی خومان، ئەم فەرمودەیە بەڕێزان ئەوەمان بوو باز دەکە کە وەلی خوا چێ، یان ئەو کەسە کە بێوێت ببیت بە وەلی خوا دەبی چ بکە، یان چۆن بگەتە ئەم پلە و ئەم پێگە و ئەم مەقامە. یەکەم بە جێبەجێکردنی فەرزەکان. بزانە خوای گەورە فەرمووی چی لەو فەرمودە قودسیە؟ فەرمووی وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه. دەفەرمێت ئەو بەندەکەی من، ئەو وەلیەکەی من، ئەو خۆشەویستەکەی من، دەفەرمێت کە ئەو خۆی نزیک دەکەتەوە بوو من بە شتە کە خۆشەویستترین شتە لە لای من، ئەویش ئەوەیە بە ئەنجامدانی فەرزەکان، ئەو شتانی کە فەرزم کردووە لەسەری ئەو یەکەم جار ئەوان ئەنجامەدا. بەڕێزان ناکرێ کەسێک بێ شەو نوێژ بکە تا نوێژی بەیانی، بەڵام دوای نوێژی بەیانی نەکە، ئەمە پێ ناگوترێ یعنی عیبادەت، لەبەرەوە فەرز پێشترە، مقدمترە، فەرز خۆشەویستترە لەلایەن خوا، ئەو جا دوایێ سنەت دێت. بۆیە ئەداء الفەرائض والإكثار من النوافل. ئەگە یەکێک بێوێت ببیت بە وەلی خوا، دەبی یەکەم جار فەرزەکان جێبەجێ بکە وەکو خۆی بە جوانترین شێواز، على أكمل وجه وأفضل صورة. أوجا والإكثار من النوافل، سنتەکانیش زۆر سنتەکان چ بکە ئەنجام بدە. یەک لە صفاتی تری ئەولیای خوا بەڕێزان ئەویش ئەوانن کە دائیمەن ئەهلی قورئانن، دائیمەن نزیکی قورئانن، دائیمەن لەگەڵ قورئان دەژین، دائیمەن حەزیان لێیە قورئان بخوێننەوە، خوێندنەوەی قورئان ئاناء اللەیلی و ئەطراف النەهار، یعنی بە شەو و ڕۆژ تێر نابن لە قورئان، لە خوێندنەوە، لە تەفسیری قورئان، لە لەبەرکردنی قورئان، لە ژیان لەگەڵ قورئان، لەگەڵ مەفاهیمی قورئان دەژین. بۆیە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر لە فەرمودەیەکی صحیح کە ئیمام ئەحمەد و ابن ماجە ڕیوایەتیان کردووە، پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی دەفەرمێت ئین لله ئەهلین من الناس، سبحان الله، یعنی وەصفی ئەوانە دەکات بە ئەهلی خوا، دەفەرمێت واللهی خوای گەورە کۆمەڵە ئەهلی هەیە، کۆمەڵە
کەس و دوست و ئەحباب و خۆشەویست و نزیکی هەیە. ئەوانە چێن؟ فەرموویان سەحابەکان فەرموویان قالوا یا رسول الله من هم؟ ئەوانە چێن ئەی پێغەمبەری خوا؟ ئەمانە چێن ئەهلی خوان؟ ئەمانە چێن نزیکی خوان؟ ئەمانە چێن ئەحباب و خۆشەویستی خوان؟ ئەوجا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هم أهل القرآن أهل الله وخاصته هم أهل القرآن. أوانا أهل قرآن أهل خوان بلكو أوانا زور نزيكي خوان أمانا تايبت من دي خوان يان هيا أمانا كسي نزيكي خوان أمانا بلو بيقو مقامكي قورو برزيان هيا للآن خواي قورا أوانا تشين أوانا أهل قرآن وأهل تايبت من دي خوان يان هيا أهل خوان. بوي بارزان دعاي أوا فرمودكي خومان فرموي ولا يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه. دوای ئەوەی کە فەرزەکان ئەنجامەدا دەتەوێت ببی بەوەلی خوا، دەتەوێت ئەو پلە و پێگە و مەقامە بەدەست بهێنی، دەتەوێت خۆشەویستی خوای گەورە بەدەست بهێنی. ئەمە پێغەمبەر صلی الله علیه وسلم بوومان دەجێرتەوە لە حەدیثی صحیحی بوخاری. ئەم حەدیثە کە صحیحە، ئەمە حەدیثی قودسیە کە خوای گەورە خیتاب لەگەڵت دەکا، خوا بانگەواز، خوا بانگت دەکا، پێت دەڵێ ئەگەر دەتەوێت نزیک ببیەوە لە من، ئەگەر دەتەوێت خۆشەویستی من لە دەست بهێنی، یەکەم شت خۆت نزیک بکەوە لە خوای گەورە بە جێبەجێکردنی فەرزەکان بە جوانترین شێوە. ئەوجا ولا يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه. والله بەندەکەی من واز لە من ناینی، نەک بەس ئیکتیفاکە بە فەرزەکان بەلکو بەردەوام خۆی نزیک دەکەتەوە لە من بە ئەنجام دانی سنەتەکان ئەو سنەتانەی کە مستحەبە، ئیتر قسەیە، قسەی خێرە، کردەوەیە، نوێژە سنەتەکانە، ڕوژیە، ڕوژی سنەتە، زەکات فەرزە، بەڵام سەدەقە و بەخشینی ماڵی خوایە کە لە غەیری زەکات. ئەوجا حەج فەرزە لە عمری جارێک، بەڵام ئەگەر جاری دووەم و سێەم و دەیەم ئەگەر پێت کرا عمرە طبعا هەندێک دەڵێن ئەویش فەرزە، بەڵام ئەگەر فەرزیش نەبی سنەتە، بەڵام ئەگەر جاری دووەم و سێەم و دەیەم و ئەوانە هەمووی سنەتن. ئەوجا هەوڵدان بۆ ئەوەی کە قەزای حاجەی خەڵک جێبەجێ بکەی، هاوکاری و یارمەتی خەڵک بدەیت، هەر خێرەک هەر شتێک کە سنەت بی. ولا يزال عبدي يتقرب إلي بالنوافل. خوي نزيك دكتوا بسنتكان، خوي نزيك دكتوا لمن بسنتكان حتى أحبه، حتى من خوشم دويد، حتى خوشويستي من بدست دهيني. أدي دواي أويك خوشويستي من بدست هنا چلي ديت فإذا أحببته. دواي أويك خوشويستي مني بدست هنا، دواي أويك من خوشم ويست سبحان الله كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها. برزان أما كناية دفرمت من دبما أو شتي كدي بيست أو شتي كدا بيستيت من دبما بيستني أو دبما تشاوي أو دبما دستو قاتشي أو. أما معناه شي برزان، معناه أويا أو دبيت كسكي رباني. برزان دبيت كسكي رباني، دبيت كسكي خواي، دبيت أهلي خواي قورة توفيقي ددا خواي قورة جيدة باريزي لقنح تاوان وحرام، خواي قورة شاوي دا باريزي لقنح تاوان وحرام، خواي قورة دستي دا باريزي لقنح تاوان وحرام، خواي قورة بي دا باريزي لبو روشتن لبو جي خراب وقنح تاوان كتيدا أنجام بدري. خواي قورة توفيقي ددا، خواي قورة برگري لدكا، خواي قورة يارمتي ددا، خواي قورة پشتي دگري، خواي قورة توفيقي ددا بو اويكا بدستكاني خوي خير انجام بدا لجاتي شيء يعني ازيتي خلق بي بدا بدستكاني بپيكاني لجاتي بو جي خراب بچي. خواي قورة هاوكاري دكا چێژی دەکەتە دڵی بۆ ئەوەی کاری خێر ئەنجام بدا بەدەستەکانی، بەقاچی خۆی دەچی بۆ ئەنجامدانی کاری خێر، بۆ هاوکاری و یارمەتی دەری خەڵک، بۆ مزگەوت و بۆ جێی باش و بۆ جێی خێر. خوای گەورە جێی دەپارێزی لە شتی خراپ، بەڵکو وای لێ دەکات جێی شتی باش
جێی لێ ببی، وای لێ دەکە چاوی بپارێزی لە گونەح و تاوان و حەرام، وای لێ دەکە شتی باش ببیستی و شتی باش ببینی و تەماشەی شتی باش بکە. خوای گەورە دەیپارێزی لە زەفەری شەیطان، لە بڵێن دەسەڵاتی شەیطان بەسەر ئەو کەسە. بۆیە خوای گەورە لە سوورەتێک لە سوورەتەکانی قورئان دەفەرمێت ئین عیبادی لەیسە لەکە عەلەیهم سوڵتان إلا من اتبعك من الغاوین. بەندەکانی من، ئەولیای من، خۆشەویستانی من ئەوانە ئەی شەیطان تو هیچ دەسەڵاتت بەسەر ئەوان نییە، تو هیچ دەسەڵاتت بەسەر ئەوان نییە، ئەوان لە دەسەڵاتی تو مەحفوظن، پارێزراون، لەبەرەوە من دیفاعیان لێ دەکەم، من پارێزگاریان دەکەم. ئەو جا وعد دەدە بەڕێزان بە ئەولیای خۆی، بە ئەو کەسانە بە بەهشت لە ڕۆژی قیامەت ئەوانە دەچنە بەهشت. ئەو جاش بەڕێزان وایان لێ دەکە خوای گەورە، وا لەوە کەسانە دەکە کە تەنانەت لە دنیاش کەسی خۆشەویست بن، نەک تەنیا خوای گەورە خۆشیان دەوێ، بەلکو ئەوانە کەسی محبوب و خۆشەویست دەبن، یعنی لە ناو دڵی خەڵکیش محبوب دەبن. بزانە بەڕێزان لە فەرمودەیەکە لە صحیحەیندا هاتووە، بخاری مسلم ڕیوایەتەکەن کە فەرمودەی ئەبوو هورەیرەیە، دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ئیذا أحب الله العبد، ئەگەر هەر خوای گەورە هەر بەندەیەکی خۆی خۆشویست نادا جبریل، بانگی جبریلەکە خوای گەورە إن الله يحب فلانا فأحبه، دەفەرمێت ئەی جبریل خوای گەورە فأحبه، خوای گەورە ئەو بەندەی تۆی خۆش دەوێ ئەتوش خۆشت بوێ، فيحبه جبریل، خۆشەویستی ئەو دەچتە ناو دڵی جبریلیش ئەو کەسەی خۆش دەوێ. فينادي جبريل في أهل السماء، جبريل عليه السلام بانگەوازەک دەکە لە بۆ ئەهلی ئاسمان کە مەلائیکەتەکانن، إن الله يحب فلانا فأحبوه، خوای گەورە فلان کەس بەناو بەڕێزان بەناو ناوێ تو لەسەر زاری خوا، لەسەر زاری جبریل عليه السلام لە بۆ بانگەوازەک لە بۆ ئەهلی ئاسمان، خوای گەورە فلان کەسی خۆش دەوێت، ئێوەش خۆشتان بوێت ئەی ئەهلی ئاسمان، ئەی مەلائیکەتەکانی خوای گەورە. فيحبه أهل السماء، هەموو ئەهلی ئاسمانیش ئەو کەسەیان خۆش دەوێت. ثم يوضع له القبول في الأرض، ثم يوضع له القبول في الأرض، ئەو جا ئەم کەسە دە کەسێکی مەقبولە بی لەناو لەسەر زەویش، کەسێکی مەحبوبە بی، خەڵکی ئەرزیش ئەو کەسەیان قبول دەکەن و ئەو کەسەیان خۆش دەوێ. و ئەو بە پێچەوانەوەش بەڕێزان ئەگە بێت و یەکە خوای گەورە لێی تۆڕەبی، غەزەبی لێ بگری، بانگی جبریلەکە کە ئەم تووڕەبە لەو کەسە توش لێ تووڕەبە، ئەو جا جبریل عەلەیهی سەلام بانگی ئەهلی ئاسمانەکە کە لەو کەسە تووڕەبن، ئەو جا لە دنیاش کەسێکی منبوز دەبی. بۆیە بەڕێزان لە کوتایی فەرمودەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کەوەکو گوتمان ئەمە قسەی خوایە، خوای گەورە دەفەرمێت لە حەدیثی قودسی لە کوتایی حەدیثەکە دەفەرمێت ولئن سألني لأعطينه ولئن استعاذني لأعيذنه. سبحان الله، وەکو گوتمان دەبیتە ئەهلی خوا، دەبیتە حەبیب و خۆشەویستی خوا، دەفەرمێت ئەو کاتە هەر شتێک داوا لە من بکە من دەیدەمێ، کەواتە دەبیتە مستەجاب الدعوە. بەڕێزان ئەو کەسە دوعای ڕەت ناکرێتەوە، داوای هەر شتێک بکە لە خوای گەورە، خوای گەورە بۆی جێبەجێ دەکە. ئەمە وعدی خوایە، ئەمە وعدی خوایە. ولئن سألني لأعطينه، هەر داوایەک لە من بکە من دەیدەمێ. ولئن استعاذني لأعيذنه، و ئەگەر داوا لە من بکە کە من بیپارێزم لە هەر شتێک، لە شەڕی شەیطان، لە شەڕی ئینس و جن، لە شەڕی هەر مەخلووقێک من دەیپارێزم لەو کاتە چی لێ دەکەم؟ دەیپارێزم. بۆیە بەڕێزان ئەمەیە بەرهەمی بەدەستهێنانی ئەم پلە و پێگە و مەقامە، بەرهەمی بەدەستهێنانی نەوتی بڵێن ویسامی وەلی خوا، ئەمەیە بەدەستهێنانی ئەم پلە و پێگە و مەقامە کە خوای گەورە دەیبەت بە بەهشت، هەموو داوایەکی لە داواکاریەکانی جێبەجێ دەکە، ئەو جا دەیپارێزی لە دنیا. بۆیە بەڕێزان ئەمە بڵێن کاتمان تەواو بوو. ئەم فەرمودەیەکی زۆر خۆشەویستە، فەرمودەیەکی زۆر بڵێن گرنگە، فەرمودەیەکی زۆر عەزیمە، فەرمودەیەکە وەکو زانایان
وەصفیان کردووە بە فەرموودەی ئەولیا، فەرموودەی عارفین، فەرموودەی ئەوانەی کە لەسەر ڕێی ڕاستن، فەرموودەی ئەو کەسانەی کە نزیکی خوان، ئەوانەی کە لە ژیاندا دەژین بە نەزرەیەکی کورت، بەوەی کە ژیانێکی کورتە، بەوەی کە ژیانەکە کۆتایی پێدێ، ئەوانەی کە دائیمەن لەگەڵ خوا دەژین، لەگەڵ پەیامی خوا دەژین، لەگەڵ قورئان و فەرموودەکان دەژین، ئەوانەی کە دائیمەن دڵیان پڕە لە ئیمان، دڵیان پڕە لە ترسی خوا، دڵیان پڕە لە محەبەت و خۆشەویستی خوای گەورە، ئەوانن بەڕێزان. ئەم فەرموودەیە زۆر عەزیمە، زۆر گرنگە. ئەم فەرموودەیە باسی ئەو کەسانەمان بوو دەکە کەسی ڕەبانین. چەند خۆشە بەڕێزان، چەند خۆشە ئینسان ببیت بە ئەهلی خوا. ئەگەر تو ببی بە ئەهلی خوا، کەواتە دنیا ئەگەر هەموو دژمنی تو بی دژایەتی تو بکە، تو مسقالە زەڕەیەک ترس ناچتە ناو دڵتەوە، مسقالە زەڕەیەک بڵێن خەم و خەفەت ناچتە ناو دڵتەوە. دائیمەن بە بەختەوەری ئینسان دەژی. بۆیە بەڕاستی فەرموودەیەکی هەندی بڵێ فەرموودەیەکی گەورەیە، هەندی بڵێ فەرموودەیەکی عەزیمە. ئومێدەوارم ئێمە هەوڵ بدەین بە پێی توانا، واتقوا الله ما استطعتم، بە پێی توانا تەقوای خوای گەورە بکەین، لە خوای گەورە بترسین، فەرزەکانی خوای گەورە جێبەجێ بکەین، هەوڵ بدەین سنەتەکان زۆر بکەین، بەلکو عسا ولعله خۆشەویستی خوای گەورە بەدەست بهێنین بۆ ئەوەی ببین بە ئەهلی خوا، بۆ ئەوەی ببین بە کەسی ڕەبانی، بۆ ئەوەی خوای گەورە لە دنیاش ئێمە بکەت بە کەسی خۆشەویست و مەقبول لە ناو خەڵک، و لە ئەسمانیش ذکرمان بکرێ، ناومان بهێندرێ لەلایەن خوا و لەلایەن مەلائیکەتەکان، لەلایەن جبریل عەلەیهی سەلام، و لە ڕۆژی قیامەتیش بۆ ئەوەی لەو کەسانە بین کە خوای گەورە بە بەهشتی پانی و بەرین شادمان بکە ئینشاءالله تعالی. خوای گەورە وامان لێ بکە ئەگەر ئێمە وەلی خوش نەبین، ئەولیای خوامان خۆش بوێت، نەک دژاتی ئەولیای خوا بکەین، ئەولیای خوا خۆشەویستی ئەولیای خوا بشتە ناو دڵمانەوە، بۆ ئەوەی ئەگەر ئێمە لەوانیش نەبین لە حەشرمان لەگەڵ ئەوان بکرێ، بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەت یعنی بتوانین ڕەزامەندی خوای گەورە بەدەست بهێنین و بەختەوەری دنیا و قیامەت بەدەست بهێنین ئینشاءالله تعالی. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.